بەناوی خی گەورە میهرەبان دیارە ئەمڕۆ بەندە لە 43مین کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوێنی یاساییم خواردو دەست بەکار بووم ئەمەش لە کاتێکدا دوای ئەوەی کە پێشتر ئەو برابەڕێ زەمان ئیقالە کراوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها بەپێی ئەو ئیستیحقاقی هەڵبژاردن و بەپێی ئەو تەسەسولی کە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکاندا هاتووە بەندە لە دوای ئەو برابەڕێزەوە هاتووم ئەمڕۆ بەندەش وەکو ئەندامی ئەنجومەن دەست بەکار بووم و لێرەوە منەڵێم لەبەرەوەی ئەم ئەنجومەنە لەلایەن خەڵکەوە هەڵبژێراوە لەلایەن خەڵکەوە دەنگی پێدراوە پێویست ئەم ئەنجومەنە لە حەقیقەتە لە بنەڕەدا بۆ ئەوە کار بکات کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێ و هەر لەم سۆنگەیەشەوە ئێمە دەرگامان کراوەیە هەر لە ئێسەوە هەر هاوڵاتیەک هەر کەسێک ئەتوانێت سەردانمان بکات دەرگا کراوەیە بۆ ئەوەی هەر ڕخنەیەک پێشناریەک داواکاریەکی هەیە ئێمە گوێ لە داواکانیەکانێگرین گوێ لە ئینەکانێگرین بەداخەوە لەم کاتەشا کە هەرچەندە حکوومەت لە هەموو ڕوانگەکانەوە لە سێکتەر و جونگەکانیەوە هەمووی پەکی کەوتووە ئیفلیج بووە تووشی ڤایرۆسێک بووە کە لەم کاتەدا هاوڵاتیان هیچ هیوایەک و هیچ ئومێدێکیان پێی نەماوە هیوادارم ئێمە بتوانین وەکو قەرەبوویەک لە ناو ئەم ئەنجومەنی خۆماندا زۆرترین کێشە و داواکاریەکانیان گویان لێ بگرین بچین بەدەمیانەوە هەر هیچ نەبێت هاوخەمی هاوڵاتیان خۆیان بین.